بەڕێوەبەرایەتی ترامپ هەروە درێژە بە ئاگادارکردنەوەی ئێران دەدات. سەرۆک ترامپ ئاماژەی پێداوە کە هێرشێکی لەشکری بۆ سەر ئامانجەکانی ئێران بۆی هەیە ئەنجام بدرێت. کاتێکی زۆرمان هەیە. ئەوە لە دەمێکدایە کە ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی هۆشداری بە ئێران داوە کە بە هەڵە تێنەگات کە لە سەرخۆی ئەمریکا نیشانەی لاوازیە. هیچ کەس مۆڵەتی ڕاوکردنی لە خۆرهەڵاتی ناوەڕاستی پیان نەداوە. وەک سەرۆک ترامپ هەینی گوتی لەشکری ئێمە نوێکراوەتەوە ئامادەیە و تا ئێستا لە جیهاندا بێهاوتایە. لە میانەیە و هەڕەشانەدا سەرۆکی پێشووی لەشکری ئەمریکا لەو توێژ لەگەڵ ABC نیگەرانی دەردەبڕێت. نگەرانی هەرە گەورام ئەوەیە کە سەرۆک خەریکە بژارەکانی تەواو دەبن وەرە دەمێکدا هەردوو لە ئاخاوتنی هەڕەشە بەکاردێن و ئەگەری لێدانی ئیران ڕۆژێکی دیکە بێت. دەکرێت ئەمە لە کۆنتترۆل بچێتە دەر و تەنیا شتێک لە جیهاندا ئێستا پێویستمانە شەڕ لەگەڵ ئیرانە. لەلایەکی دیکەوە لە ئەنگرانی ترامپ لە کۆنگرێت ستایشی ئەو دەکەن کە تا ئێستا ڕوبەڕووی مەسەلەی ئێران بۆتەوە. پرسیار ئەوەیە ئێران چۆن لە بەرامبەر وەڵامی توندی ترامپ هەڵوێز دەگرێت. ئەگەر ئێران مین بۆ نەوتکێشەکان دابنێتەوە تەقە لە فڕۆکەی ئەمریکایی بکات کە لە وەتای مانگی چوارەوە دیومانە ئەو بە ئاشکرا سەرۆک گەلێک وەڵامی تری هەیە کە دەکرێت جێبەجیام بکات بەڵام ئەو جارێ دەستی ڕاگرتووە. بە پێڕاپۆرت ئەمریکا هێرشی ئینترنێتی بۆ سەر یەکەکانی ئیتلاعاتی ئێران بردووە. لە دەمێکدا بەڕێوەبەرایەتی ترامپ ئامادە دەبێت گوشاری ئابووری بۆ سەرتاران زیاتر بکات. ئێمە گەماروی زیاتر دەخینە سەر ئێران. گەمارۆکان لە هەندێکیان بە هێواشی دەچنە پێش و لە هەندێکیان بە خێرایی. ئەگەر ئێران دەیەوێت جارێکی دیکە ببێتە وڵاتی دەوڵەمەند و خێرمەند دەڵێن با ئێران جارێکی دیکە مەزن بێتەوە. تێگەیشتن بەلای منەوە گرفتێک نییە، بەڵام ئەگەر ئەوان پیان وایە لە ماوەی 5 یان 6 ساڵی دیکە خاوەن چکی ناوکی دەبن ئەوە قەت مەزن نابێتەوە. لە دەمێکدا گەمارۆکان بۆ سەر ئێران تونتر دەبن. ترامپ لە توییتی دادەنووسێت چاوەڕانی ڕۆژێکە کە گەمارۆکان هەڵبژیرێن.